ئەمڕۆ 31 ساڵ بەسەر ئەمڕۆ یادی 31 ساڵی دامەزراندنی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانەوەتە 31 ساڵ تێئەپەڕێ بەسەر دامەزراندنی ئەم ڕێکخراوەدا کە بەردەوام لە ماوەی ئەم 31 ساڵەدا بەبێ وەستان هەوڵی داوەکە خزمەتی زۆر باش پێشکەش بە مناڵانی هەرێمی کوردستان بکات. جا ئێمە ئەمڕۆ بە گرنگ بانزانی کە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین، گفتوگۆیەک لەسەر یادەکە بکەین و هەروەها بەڵێنی زیاتر لە دەمی خۆیانەوە ببیستین بۆ ئەوەی کە مناڵانی هەرێمی کوردستان زیاتر و زیاتر دڵخۆش ببن. بەڵێنەکان چین کە بە مناڵانی ئەدەن لە ئەم ساڵی کارکردن یانە کاری زیاتر بۆ مافەکانی مناڵان و هەروەها بۆ خۆشترکردنی گوزەرانی مناڵان بکەن. ئێمە گفتوگۆی چڕوپەر لەسەر تەواوی ئەم بابەتەکەین بە میوانداری بەڕێز نوعمان عەبدوڵڕەحمان کە بەڕێزیان ئاراستەکانی هەماهەنگی و پەیوەندیەکان و ئەندامی دەستەی بەڕێوەبردننیشن کە ئێستا لەگەڵمان ئامادەیە. کاک نوعمان سڵاو لێ بێت ئەم کاتت ئەم یادەش لێ ئەەکەین. زۆر سپاس بۆ خێر بێ سەرجان. کاک نوعمان باس دەستپێک لە ئەوە دەست پێ بکەین کە لە یادی 31 ساڵی دامەزراندنی ڕێکخراوەکەتانە کار و چالاکیتان هەبوو، یادکردنەوەکەتان بە چ شێوازێک ئەنجامدا تەنها لە شاری سلێمانی یادکردنەوەکە ئەنجامدرایە خود لە شارەکانی تریش بوو. سەرەتا پێم خۆشم دەرفەتە بخۆزمەوە پیرۆزبایی لەسەر جەم کارمەندانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بکەم، هەروەها سڵاو و ڕێز بۆ هەموو ئەو کادر و ئەندامانە بنێرم کە لە ڕابردوودا لە ڕێکخراوی مناڵپارێز کاریان کردو و ڕۆڵیان بینیوە. دیارێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ئۆفیسەرێکیمان لە سلێمانیە، لە دووهۆک ئۆفیسمان هەیە، لە هەولێر هەمانە، لە کەرکووک هەمانە، هەروە پرۆژەکانمان لە سەرجەم قەزا و ناحیەکان هەیە. ئەم یادە بەڕاستی هەموو ساڵێک سەرجەم ئۆفیسەکان یادەکەنەوە بە شێوازێکی جیاواز، هەر یەکە و لە شوێنی خۆیەوە، هەروە پرۆژەکان بۆ نمونە سەنتەرەکانی گەنجان هەمیشە لەم یادی دامەزراندنە پێشەنگا بێت، چالاکی وەرزشی بێت، موزیک بێ، هەمیشە بە شێوازێکی تایبەت ئەم یادە بەرز و پیرۆز ڕادەکرێت. ئەوەی کە تایبەت بوو لە مناڵپارێزی کوردستان بۆ نمونە لە ئۆفیس سەرێکی دوێنێ لە سلێمانی لەم یادەدا پزیشکێکی بەڕێزکە لە سوید هاتبۆ کە تایبەت هە بە چارەسەری ناڕێکی بڕبڕی پشتی مناڵان. دوێنێ لە هەمان کاتا لە مناڵپارێز بوو کە زیاتر لە بچی مناڵی بینیەوە، مناڵێک نەشتەرگەری بۆ کراوی ئینشاءالله بەیانیش مناڵیشتر بۆ یەکرێ و بەردەوام بین لەسەر هەمووی بێ بەرامبەر بێگومانەمانە بێ بەرامبەرە. من پێم خۆشە لێرەوە سوپاسی فەرمانگەی تەندروستی سلێمانی بکەم کەوان هاوکارن نەخۆشخانەی شار ئەو بەر پزیشک و کارمەندە بە ڕێزانەی کەماندونە ناسانە خۆبەخشانە هاوکاری هەمیشە مناڵپارێز بوون کە کاریان کردو بۆ چارەسەری مناڵان. زۆر باشە. کاک نومان باسی سنتەری گەنجانت کرد کە ئێستا بێگومان ئەوانیش زۆرێکیانە و منداڵانن کە هەم سوودمەند بوون لە ڕێکخراوی مناڵپارێز و هەم مناڵپارێزیش بە جۆرە لە جۆرەکان سەرپەرشتی ئەو سانتەراناکەن. بەگشتی مناڵپارێزی کوردستان ئێستا چەند سێکتەر لەخۆوەگرێ، ینی سێکتەرەکانی کامانن، ئەوەی سە باست کرد لایانی تەندروستیتان چەند بواری تر ئەگرێتە خۆی. باسێکی مناڵپارێزی کوردستان کاگاری هەمیشە هەوڵیاوە چەند ساڵ جاری خۆی ڕێک بخاتەوە بە پێداویستی مناڵ و گەنجان. هەمیشە ئێمە مەش شێوازە کارمان کردووە. لە 2020 مناڵپارێزی کوردستان جاری دەتوانین بڵین پەیکەری ڕێکخراوەی خۆی ڕێکخستەوە جاریشتر لەسەر 4 پرۆگرام ئیشەکەین. ڕاستە پێشووتر لەسەر سێکتەریشمانە کرد، 7 سێکتەر بوو، بەڵام چڕمان کردوەوە ئێستا کردومانە بۆ پرۆگرام لەسەر 4 پرۆگرام کارەکەی. ئەوانش پرۆگرامی پەروەردەیە کە مەڵبەندی ڕۆشنبیری کازیۆکان لە خۆیان نەگرێ کە لێ سادا 5 کازیۆمان هەیە. دوانی لە ناو سلێمانیە لە 4 تا هەمانە لە بازیان هەمانە. یادی بەخێر بە ڕێزمام جەلال ئەو ئیستحقاقی کە باڵێن خانە نشینەکەی هەبوویش پێشکەشی کرد بە مناڵپارێز تا بتوانین کازیوێک بۆ مناڵانی سووری پەنابەرانی سووری دابمەزرێن لە کەمپی. دیارە مام جەلال هەمیشە ڕوئیای وا بوو کە ئەو نەدووربین بوو کە تەنها بیری لە مناڵی باڵێن هەرێمی کوردستانی ئەم بەشەی باشوور ناکردەوە، هەمیشە بیری لە هەموو 4 پاسەکەی کوردستان کردەوە. ئەوی یەکێکە لەو پرۆژە جوانانەی یان دەستە گوڵی بە ڕێزمام جەلال کە هەمانە. سنتەرێکمان هەیە کە زۆر تایبەتە بەڕاستی کە ئەتوانم بڵم لە هەرێم بەزە و سنتەرەمان هەیە کەوی سنتەری ڕاهێنانەوەی پەروەردەی تایبەتە کە بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەتە کە هەموو جۆرە کەم با بڵێن خاوەن پێداویستەکانەگرێتەوە چ ئۆتیزم بێ، داون بێ،
بیرکۆڵ بێ هەموو ئەو پێداویستانی کە مناڵ جۆرێک لە جۆرەکانەیەتی کاریان لەسەرەکرێ ئەو جگەر لەوەش خوێندگەیشی جەباری نمونەیمان هەبووە هەروەکو بەڕێستان باسان کرد ئێمە ئیشمان لەسەرەوە کردووە تەنها نەکرد لەو شوێنانی کە پرۆژەمان هەبێت لەو شوێنانی کە نەشمان بێ بە هاوکاری و هەمانی لەگەڵ ئیداری ئەو ناوچوانەیە ئیشمان کردووە کە چ لە خوێندنگا بێت چ لە پرۆژەیەکیانە بێت لەو شوێنانش بە هەمان شێو بتوانین خزمەت بۆ مناڵان بکەین و چالاکی بکەین ئەم ساڵ توانیمان بۆ نمونە لە دەڤەری ڕاپەڕین دوو پرۆژەی گەڕۆکمان هەبێ بۆ مناڵە و لە هەڵەبجەش پرۆژەیەکمان هەبێ ئینشەڵا بەردەوامی شەبی زۆر باشە کاک نوعمان بگومان ئێمە بەردەوام ئاگاداری ئەو خزمەتانین کە ئێوە پێشکەش بە مناڵانی ئەەکەن بەڵام هەروەکو بیرهێنانەوەیەک بۆ بینەرەکانمان حەزەکەم باسێک لەو بوارانە بکەیت کە زیاتر ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان جەختە خاتە سەری و خزمەت بە مناڵان ئەکاتێدا ڕاستێکی مناڵ پارێز هەمیشە ئیش لەسەرەوەکە بە حکومی کە ئێمە لە هەر چوار بابڵین لە بە کەرکووکشەوە لە هەر بابڵین بۆ بە 5 پارێزگا باڵەبجەوە لەم ناوچانەی شەکەین لە ئیدارەکانی کەلار و ڕاپەڕینیش کارەکەین هەمیشە هەوڵمان ناوە لە هەر شوێنێکە مناڵ پێویستی بە هاوکاری بێ پێویستی بە پاڵپشتی بێ مناڵ پارێز ئامادە بوو ئەو شانی خستۆتە بەر و کاری کردو بۆ نمونە لە دوای هاتنی پەنابەران و ئاوارەکانی باشوور مناڵ پارێزی کوردستان تێبینیەوەی کرد کە مناڵێکی زۆر لەسەر شەقامەکان کارەکەن ئێمە لە 2007 دەستمان کرد بە کارکردن بۆ ئەو مناڵە و تا ئێستاش بەردەوامی بە سوپاسەوە بۆ قایمقامی سلەیمانی هەولێر دۆ لەگەڵ پۆلیسی نەوجوانان کە زۆر هاوکارمانە تیمی هاوبەشمان هەیە کە ئەتوانین بڵین لە هەشتی بەیانی تا 12 شەو لە شەقامەکان ئەگەڕێن و مناڵانە ڕز دەکەن کە بەداخەوە بە هەر هۆکاری بێت لەسەر شەقام کارەکەن ئێمە هەمیشەکی پلانمان هەبوو بم شێوازە کار بکەین جگەل لەمان ئێمە هەمیشە پلانی استراتیجیمان هەبوو بۆ منە هەڵمان ناوە لەسەر ئەو یاسایانە کار بکەین یان کار لەسەر ڕێخستنی یان تعدیلکردنی ئەو یاسایانە بکەین کە خزمەت بە مناڵانەکەن بۆ نمونە کار لەسەر دادوەری نەوجوانانەکەین ئێمە چەندین ساڵەمە مناڵ پارێز ئەندامێکی کارایە لەو لیژنەی کە کار بۆ دامەزراندنی یان ڕێخستنەوەی دادوەری نەوجوانانەکات دیارە شێوازی کارکردن لە هەرێم لەگەڵ بەغا جیاوازە ئێمە نەک لە هەرێم بگرە لە کەرکووک و لە بەغاش کە بە حکومی کەرکووکی لەژێر ئیدارەی حکوومەتی بەغایە مەرکەزیە لەوێش کارمان کردووە لەوێ لەگەڵ ئەوان جیاوازە کە پیانە و ترێ کۆمەڵی من پۆلیسی کۆمەڵی مەدەنی لەگەڵ ئەوانە کارمان کردووە لەگەڵ یونسف لەگەڵ ترایانگڵ لەگەڵ ئایەڵۆ کامانە کۆمەڵی ڕێکخراوی نەودەوڵەتین تایبەتن بە مناڵان هەمانیمان هەیە پرۆژەی هاوبەشمان هەیە کە بتوانین بە شێوازێکی باشتر دادوەری نەوجوانان دابمەزرێ و ڕێک بکرێتەوە بۆی بتوانین باشتر خزمەت بە مناڵان کاک نومان بەڕێزت باست کردوتت لە هەر شوێنێکە منداڵ پێویستی پێ بێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بێت و دڵی هاوکاریەکە شێوازی بەتەنگەوە چوونەکە چۆنە ڕێکخراوی مناڵپارێز خۆی ئەچێ بەتەنگی ئەم بابەتانەوە یان دایک و باوک خۆی پەیوەندی بەڕێکخراوەکە بۆ کێشەیەک لەو پرۆگرامانی کە باست کرد بێوێت منداڵێکی سوودمان بێ لە خزمەت گوزاریەکان کاگاری خۆی مناڵ پارێز چەندین جۆر شێوازی کارکردنی هەیە ئێمە هەندێک کار پرۆژەمان هەیە یان هەندێک جار کار لەسەر حاڵەتەکەین هەندێک جار کار لەسەر دیارداکەین باشە هەندێک جار بۆ نمونە ئەم ساڵ یەکێک لەو پرۆژانەی کە هەمانە بۆ نمونە لەگەڵ پەروەردەی سلەیمانی لەگەڵ مامۆستا دڵشاد کار تەنسیقێکمان کردووە کە کار لەسەر هەراسانکردنی سێکسی بکەین لە ناو خوێندنگاکانە بۆ نمونە بینین هەندێک جار هەندێک بابەت هەیە کە وردە وردە بەرەو زیاد بوو نەچێت لە حاڵەتایەنت بۆ بە دیاردە بەڵام ئێمە وەکو مناڵپارێز هەوڵێن یەکسەر پرۆژەمان هەبێ بۆی ڕێگرمی لەوەی کە بێ بە دیاردە دیارە ئەم جۆرە کارانە پێویستە بە هەمانی و هاوبەشی لەگەڵ حکوومەتا بکرێت لایەنە پەیوەندیدارەکان بکرێ بۆی چکە وەکو مناڵپارێز ئێمە نامانەوێ بەدیلی حکوومەت بین بەڵام ئەمانەوێ هاوکار و پاڵپشتی حکوومەت بین کۆمەڵی پرۆژەمان هەیە بەرنامەمان داناوە کە ئیشەڵا لەگەڵ دەستپێکردنی خوێندنا کە دەستی پێکردو وردە وردەکاری لەسەر بکەین بابەتەکان ئامادە بکەین ئەو کادرانەی پەروەردە کە پەروەردە خۆی پێی باش بێ ڕاهێنانیان بۆ بکەین و ڕایان بێنین و بتوانین شارەزاییان هەبێ کە چۆن ڕێگری لە هەندێک بوار بکەن بۆ نمونە لە بواری شێرپەنجەیە مانگین و مانگی وشیاری شێرپەنجەی مناڵانە
ئێمە هەوڵمان ناوە کە لە چەندین بوارە کار لەسەر ئەو بابەتە بکەین بۆ نمونە سێ سپۆتمان دروست کردووە کە باس لە وشیاری کۆمەلگاکە لەسەر شێرپەنجەی مناڵی بە تایبەتی هەروەها شێوازی نیشانەکانی شێرپەنجە چین چۆن بتوانین کەم تا زۆر خۆمان پارێزین لە شێرپەنجە ئەو هەروەها کار لەسەرەوە کراوە کە لە ناو شوێنە گشتیەکانیشە بابەت و لیفلێت و بڵاوکراوە بدرێ بە خەڵکۆ هاوکار بن تاوەی خەڵک بزانێ شێوازەکانی چۆنە چکە ئەکرێ بەڕاستی تا زووتر شێرپەنجە دەستنیشان بکرێ باشتر چارەسەرکرێ من کۆمەڵی کارن کە ئەدمانوێ بەڕاستی پێشوەخت کاری لەسەر زۆر باشە کاک نوحمان لەوتەکان تا ئاماژەت بۆ کرد کە ساڵانە بەردەوام ڕێخستنەوەی زیاتر بۆ کاروبارەکانتانەکەن و ڕەنگانێ جاریش پێویست بە گۆڕانکاری بکە لە شێوازی کارکردنتانە بۆ ساڵی نوێی کارکردنتان پلانتانە ڕێخستنەوەکان بە چ شێوازێک بێت هیچ پلانێک هەیە گۆڕانکاری لە ئەو بەرنامانی کە لە ساڵانی پێشوە هەبووە لەم ساڵە گۆڕانکاری بەسەرا بێت بەڕاستی ئێمە جارێ ڕەنگەم بڵم زوو بێت چکە چەند مانگێکمان ماوە ساڵی داهاتوو بێگومانیمە لە کۆتایی ساڵە هەمیشە پلانی ساڵی داهاتووماندانی دیارە ئێمەکو دەستەی بەڕێوەبردن نامانێ پلانەکان ڕاستەخۆ لای خۆمانەوە بێ و هەمیشە شێوازێکمان هەبوو کە بە تیم کارمان کردووە کە گوێمان لە پرۆژەکان گرتووە لە ئۆفیسەکان گرتووە لە بەڕێوەبەری بەرنامەی پرۆگرامەکان گرتووە هەمیشە بۆی بتوانین ئەوانیش بەشدار پێ بکەین بەڵام ئەوەی کە دیارە لامان ئەوەیە کە چەند بابەتێک هەیە تەوەری وشارکردنەوەی کۆمەلگایە کامانوێ بەڕاستی زۆر بەجددی کاری لەسەر بکەین هیچێک لەو تەوەرانە کامانوێ کاری لەسەر بکەین بڵاوبوونەوەی بەداخەوە ئەمادە بێهۆشکەرەکانە کە ئەمە خەریکە تەشەناسەنێ هەوڵێنی شەڵە ساڵی داهاتووە زۆر بەچڕی بە بەرنامەیەکی تۆکمە کاری لەسەر بکەین هەروە مناڵ لێ دوورخەنەوە کاگەاری نەک تەنها مناڵ بەڵک و گەجوانیشی لێ دەرکەینەوە چکە بەڕاستی ئەمە کێشەیەکە کە ڕوبەڕووی هەموو کۆمەلگایەکە بێتەوە دیارەمە بە شێوەیەکی شتی نامێ بڵم تەنها لە هەرێم بەڵکو لە هەموو دنیاە بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە زیاد بوونە ئەو هۆکارەکەشی بۆ واگەڕێتەوە کە بەڕاستی کەم تا زۆر خەڵکانێک هەیە کە ئامانجیانە ئەم جۆرە بەڵایانە لە هەندێک ناوچەیە بڵاو بێتەوە ئێمە هەوڵێن کۆمەلگا وشار بکەینەوە گەنجان بە تایبەتی وشار بکەینەوە هەروەها مناڵانیش کارێ بکەین کەوت کەمێک تا زۆر وشیاریان هەبێ بۆی وردە وردە لەگەڵ زیاتر گەورە بوون و تێکەڵیانە ئەو بابەتە شارەزاییان هەبێ بابەتێکی تریش ئەوەیە بۆ نمونە ئێمە لە حوسنتری گەنجانمان هەیە کە ڕەنگە هەندێک شوێن ئەوە بێ کە زۆر شوێن داوامان لێکەن بۆ نمونە کفری یەکێکە لەو قەزایانەی کە لە ڕابردوێمە بە شێوازێکی کاتی پرۆژەمان هەبووە بە تایبەتی لە بواری گەنجانە بەڵام ئەم ساڵ داواکەن کە هاوکاریان منەمە یەکێکە لەو پرۆژانی کە بۆ منە بیری لەکەینەوە سەردانیان بکەین بزانین نتوانین چۆن هاوکاری بکەین ئەمە واکە ئێمە بیر لەوە بکەینەوە نەک تەنها لەو قەزایانەی یانە و شارانەی سنتەری گەنجانمانەیە لەو شوێنانەی تریش کەنیمانە هەوڵ بین بتوانین هیچ نەبێت لە کاتی پشووی هاوینە چەندین بەرنامە و پرۆژەی تایبەتمان هەبێت وەکوگەیم پرسیارەکە زۆر بە کورتی وەڵام بیتەوە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان 31 ساڵ بێدابڕان و قازانج نەویستن کاری کردو خزمەتی بە مناڵان کردووە ئەم ڕێکخراوە هەمانگی هەیە لەگە ڕێکخراوە نێودوڵەتەکانی تری تایبەت بە پاراستی مافەکانی منداڵ ینی هەمانگی و کۆنتاکت بەردەوام هەیە بۆ کارێک چارەسەرێک لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پەروەردەییەوە لێرە جێبەجێ نەکرێت ئەم ڕێکخراوە ئاڕاستی ڕێکخراوێکی تری بکات ئەم تێڕوانینە زۆر جار دروستە بێت لای بێگومان مناڵپارێزی کوردستانی یەکێکە لەو ڕێکخراوە کارایانەی کە ئاگاری کە لە بواری مناڵانە کارەکە هەر ڕێکخراوێکی بێت هەرێمی کوردستان و بێ لە بواری مناڵانە کارکە بێگومان پەیوەندی بە مناڵپارێزەوەکە ئێمە بۆ نمونە هەر وەک پێشتر باسم کە لە کوردستان ئایڵۆ کە ڕێکخراویشی نەودەوڵەتیە بۆ کار ترانگەڵ بە هەمان شێوە ڕێکخراویشی ئەمریکیە بۆ نمونە یونیسف کە سەربەنەتەوە یەکگرتوەکانە جگەر لەوە ئێمە لە چەندین وڵات لە ئێران لە ئوردون لە تورکیا لە ئەڵمانیا لە بریتانیا لە ئیتالیا لە نەمسا لە تەنانەت لە کۆریاش هاوکاریمان هەیە لەگەڵ ڕێکخراوانی بواری مناڵانە و چەندین کاری پێکەوەی هاوبەش و پێکەوەیمان ئەنجام داوە دەستەکانە خۆش سپاس دووبارە پیرۆزە 31 ساڵی دامەزانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە وەکو هاوکارە مەژین باسی کرد ئێمە ئەزانین چەندە ماندوون کارەکانتان چەندە پیرۆزە و چەند منداڵ ئامارتان لایە
لەو ماوەیەدا چەند منداڵ سوودمەند بووە کاگاری ئامارەکان منە زۆرە هەندێک جار خۆمان تووشی شۆکەمی بەڕاستی بەڵام بە پێی پرۆژەکان ئامارەکان جیاوازە بۆ نمونە لە ساڵی 1970 مناڵ پارێز لە بواری گەنجانە ئیشەکە توانم بڵم 100,000 سوودمەند بووە مناڵان بە هەمان شێوە توانم بڵم 100,000 لە بواری تەندروستی توانم بڵێم بەڕاستی 50,000 مناڵ سوودمەند بۆ ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لە پرۆژەکانمان بەڕاستی زۆرن ڕەنگە هەندێک کەس نەتوانێت ئیستیعابی ئەو ژمارە زۆرە بکە بەڵام خۆشحاڵی ئێمە بناڵ پارێز لە هەر شوێنێک بوو بێ ڕۆڵی خۆی بینیەوە بێت لەو خەرمانتانە میشە بەرەکەت بێت دووبارە سوپاس بە ئامادەبوون باش لە سەرجەم کارمەندانێکی هیوادارین ئەم دەرفەتە بێتە دەرفەتی زیاتری برەودان بە کارەکانی مناڵ